پێناچێت ئەم ساڵ مێشهەنگەکان خاوەنەکانیان دڵخۆش بکەن بە بەرهەمەکەیان. ئێستا کەمترین جوڵەیان هەیە و لە پاڵ نەبوونی خۆراکی مێشهەنگ خۆڵبارین و ڕەشەباش لە جوولەی خستوون. هەنگەوانان بەو ئەزموونەی هەیەە دەیانەوێت گرفتەکان دەستنیشان بکەن و پێش بگرن بە لە ناوچوونیان. ئەو مێشانە دەبی ببینەوە گوندە هەموو خرابوو هەنجین و شتیان کردی کرمیان کمێ لێدای هەمووی زۆربەی تێکچوونی ئەوانە لە ماڵێ هەنجینیان تێکردێ لێران هەمووی خواردیتەوە خەڵک زۆربەی بەتۆ خوارێ لێرە زۆرە خراپن ئەم کرمەکەیان دانا هەموو جینیان نەکردی کەمی لەوەڕە کەمیشی لێگوڵە کەمی زۆری مێشەکانە لێرە لەم منتیقەی. لە سنووری برادۆست 174 هەنگەوانی خۆجێیی هەن و نزیکەی 400 هەنگەوانی دیکەش ساڵانە هەنگەکانیان دێنە سنوورەکە و بەگشتی ناوچەکە ساڵانە زیاتر لە 25,000 هەنگی لێ بەخێو دەکرێت. ناوچەیەکی لەبارە کەش و ئاو هەوایەکی لەبارە لە مێش بەخێوکردن تقریبان 170 مێشەوانی هەیە 6,000 مێشان زیاتر هەیە بەخێوەکەن و لە دەرەوەش دینن تقریبان 400 مێشەوان مێشەکانی خۆیان دین. هەرعام مێش خراپە ئەو ساڵ. ساڵی ڕابردوو نزیکەی 30 تەن بەرهەمی هەنگوینی خۆماڵی بوو لە برادۆست. بۆ ئەم ساڵ پێناچێت بەرهەمی هەنگوین بگاتەوە ئەو ئاستە. بۆیە هەنگەوانان هەنگەکانیان پێشکۆکردنەوەی بەرهەمەکە دەبەنە خوارەوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.